گەرمەگەشتین سڵاوێمەتان پێشکەش بینەرانی خۆشەویستی بەنامەی لاپەڕی حوت لا بەنامەیەکی دیکەەوە با چەندین تەوەری دیکە وێڕای هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان تا کۆتاییەم بەرنمەیە لەگەڵمان بن. یاشار کەماڵ نووسەری بەناوبانگی کورد لە تورکیە لە تەمەنی 91 ساڵیدا ماڵەبایی لە ژیان کرد. ڕۆمان و چیرۆکەکانی یاشار کەماڵ لە ئەدەبیاتی نەتەوەیی خەڵکەکەیدا جێگەی تایبەتی هەیە. ئەو نووسەرە کووردە لە ڕۆمانە گەورەکانی خۆی ڕەنگێکی ئەفسانەی بەخشیوە بە خەڵکەکەی، ڕەنگێکی هونەری و هونەرمەندانە کە تەنیا لە قەڵەمەکەی یاشار کەماڵ دەتوانرێت ببیندرێت. راپۆرتی هاوکارم لەم بارەیەوە ببینن. یاشار کەماڵ نووسەری بەناوبانگی کورد لە تورکیا لە تەمەنی 91 ساڵیدا ماڵاوایی لە ژیان کرد. ڕۆمان و چیرۆکەکانی یاشار کەماڵ لە ئەدەبیاتی نەتەوەیی خەڵکەکەیدا جێگەی تایبەتی هەیە. ئەو نووسەرە کووردە لە ڕۆمانە گەورەکانی خۆی ڕەنگێکی ئەفسانەی بەخشیوە بە خەڵکەکەی، ڕەنگێکی هونەری و هونەرمەندانە کە تەنیا لە قەڵەمەکەی یاشار کەماڵ دەتوانرێت ببینرێت. پەرتووک و نووسینەکانی یاشار کەماڵ وەرگێڕاونەتەوە سەر 40 زمانی جیاواز. ڕۆمانی ئینجە مامەد بە کوردی حەمەدۆک و لە ساڵی 1955 بڵاو کراوەتەوە. نێوبانگێکی وەها جیهانی پەیدا کرد کە ساڵی 1973 بۆ هۆی ئەوەی خۆی بپاڵێورێت بۆ خەڵاتی نۆبێل. یاشار کەماڵ لە سەرەتای لاوێتیدا ئەندام و چالاکی حیزبی مارکسی لینینی بوو لە تورکیا. زۆربەی نووسینەکانی باسی ژیانی سەخت و پڕ لە نەهامەتی گەلەکەی دەکات لەژێر دەستی فەرمانڕەوایی چەوسێنەردا. نووسەری ڕۆمانی ئینجە مامەد بۆ ماوەیەک تووشی نەخۆشی بوو. ڕۆژی شەمە 28 فێڤریە نۆی ڕەشەمە لە نەخۆشخانەیەک لە ئیستانبول کۆشی دوایی کرد. ناوەڕۆکی چیرۆک و ڕۆمانەکانی یاشار کەماڵ نافەرمانی و سەرکێشیە. قارەمانی هەژار و زوڵم لێکراوی ئەو نەزمەی ئێستا و دەسەڵاتی ناڕەوا و بە زاڵمانە دەزانێت و لە بەرامبەریدا دەست دەداتە شۆڕش و یاخیبوون. ئینجە مامەد بەناوبانگترین قارەمانی یاشار کەماڵ یاخیەکە کە بە هیچ شێوەیەک سازش ناکات و تا ئێستاکەش ڕسم و ڕێگای ژیانی خوڵقێنەری خۆی دەخاتە ڕوو. یاشار کەماڵ لە 6 ئۆکتۆبری ساڵی 1923 لە شاری هەیمەتە لە بنەماڵەیەکی کورد لە کوردستانی باکوور لەدایک دەبێت و لە هەژاری و نەداری گەورە دەبێت. بەهۆی نەخۆشی لەو کاتەدا چاوێکی خۆی لەدەست دەدات کە تا ژیا بە چاوێکی توانی جیهان ببینێ. یاشار کەماڵ بەهۆی سنەتی بنەماڵەیی بە چیرۆک و گێڕانەوەی خەڵکی نزگایەتی پەیدا کرد. ئەو نووسەرە کووردە لە تەمەنی 20 ساڵیدا کۆمەڵێک لە چیرۆکەکانی کورتی خۆی بڵاو کردەوە و نیشانیدا هەرچەندە نووسەرێکی بەناوبانگ نییە بەڵام سەر بە سنەتی ئەدەبیاتەکانی کۆنا. یاشار کەماڵ بە بڵاوکردنەوەی یەکەمین ڕۆمانی گەورەی خۆی کە لە ساڵی 1955 بە ناوی ئینجە مامەد لایەنگری زۆری پەیدا کرد، ناوی یاشار کەماڵ لە هەموو جیهان ئاشنا بوو. قەڵەمی یاشار کەماڵ پشتی بەستووە بە ئەدەبیاتی خەڵکەوە، وتنەوەی گەرم و زمانێکی ئاگرینی ئەو وەبیرهێنەرەوەی سەبک و شێوەی چیرۆکبێژانی دێبەدێ گەڕاوە. یاشار کەماڵ لە ئۆکتۆبری ساڵی 1970 خەڵاتی ئاشتی ناشران و کتێفرۆشانی ئاڵمانی پێشکەش کرا. نووسەر یاشار کەماڵ لە ڕۆمانی ئینجە مامەد وێنەیەکی زیندوو کاریگەری لە ژیانی تاقەت پڕووکێن و هەژاری خەڵک دەخاتە ڕوو. تینوبوونی چەوسێنەران بەدەست چەوسانەوە و داگیرکردنی ئاوایەکان بەدەستی ماڵەکان هۆکاری سەرەکی هەژاری و نەداری خەڵکی ئێمە بووە و هەیە. لەلایەک مالکانی زەوی کە هەر کامیان دەبۆ 15 ئاوای و سەدان هکتاری زەویان هەیە، لەلایەک خەڵکی گەورەی وەزیرانی بێدەسەڵات و برسی کە لەسەر ئەو زەویانە دەبێت کار بکەن. ئینجە مامەد وەزیرێکی نەترس و دڵپاکەکە بەهۆی نادادپەروەری و زوڵم و زۆر وەزاڵات دێت و لە بەرامبەر زوڵمی مالکانی گەورە شۆڕشێک دروست بەرپا دەکا. یاشار کەماڵ بۆ کاری خۆی ئەرک و ڕەساڵەتی ئینسانی بووە و دەڵێت لە دەورانی لاویەتی چەندین جار وتومە کەسێک کە ڕۆمان و چیرۆکەکانی من دەخوێنێتەوە ئیجازەی ئەوەی نییە شەرخواز بێت. ئەو کەسە دەبێت ڕقی لە شەڕ بێت و هەمیشە تێبکۆشێت بۆ ئاشتی و برایەتی مرۆڤەکان. هەژاری شەرمەزاری مرۆڤایەتیە و لە هیچ قۆناغێکی کۆمەڵایەتی مرۆڤ نابێت هەژار و نەدار بێت. یاشار کەماڵ سەبارەت بە تەهدید و بەڵێنی ئەدەبی وەها باز دەکات من نووسەرێکی بەرپرسم یا باشترە بڵێم لە بەرامبەر خۆم و وشەکانم هەستی بەرپرسیارەتیم هەیە. لە کۆنەوە هەمیشە وتومەکە
جیهانی ئێمە وەکو باغێکی گوڵە کە لەوێ هەزار فەرهەنگ وەکو گوڵە جۆرا و جۆرەکان بوونی هەیە. ئێمە دەزانین کە ڕێگای مێژوو فەرهەنگەکان هەموو کات ژیانیان بە یەکتر بەخشیوە و باوەڕیان بە یەکتر کردووە. یاشار کەماڵ لە ماوەی چالاکی چەندین دەیەی خۆی دەیان ڕۆمانی پڕناوەرۆک و پڕمانای سەبارەت بە نەتەوەی کورد نووسی. ڕۆمانەکان و چیرۆکەکانی یاشار کەماڵ لە هەموو فەرهەنگ و زمانەکان خوێنەری زۆری هەیە، بۆ ئەوەیە کە سەرەڕای ڕەنگ و بۆنی ناوچەیی بوونی مەحوەری هەموو ئەوانە مرۆڤە و ئاسۆیەکی هاوبەشی ئەوانی پرسەکانی جیهان شمولی بەشەری پێک دێنێت. یاشار کەماڵ لە پەیامێکدا کە وەک وەسیەتنامە بۆ خوێنەرانی دەبینرێت دەڵێت: یەکەم ئەوەی کتێبەکانی من دەخوێنێتەوە نابێت ببێت بە مرۆڤ کۆژ، دەبێت ببێت بە دژمنی شەڕ. دووهەم دەبێت ڕوبەڕووی قۆڕکردنی مرۆڤ ببێتەوە لەلایەن مرۆڤەوە، نابێت کەس ئەوەی دیکە بە کەمتر لە خۆی بزانێت و هەوڵی سڕینەوەی بدات، نابێت ڕێگە بدرێت بۆ دەوڵەتە و حکوومەتانەی کە هەوڵی سڕینەوەی مرۆڤەکان دەدەن. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا یاشار کەماڵ دەڵێت خوێنەرانی من با بزانن کە ئەوانەی کولتورێک ناهێڵن کولتور و مرۆڤبوونی خۆیانیان لەدەست داوە. بەدەل لەمانە نووسەر داوا لە خوێنەرانی دەکات کە لەگەڵ هەژاران یەک بگرن و دەڵێت ئەوانەی کتێبەکانی من دەخوێننەوە با لەگەڵ هەژاران ببن بە یەک. هەژاری شەرمە بۆ هەموو مرۆڤایەتی. خوێنەرانی من دەبێت لە هەموو خراپەکان خۆیان پاک بکەنەوە. بەسەرهات و ژیانی یاشار کەماڵ بۆ ئێمەی کوردو بە تایبەت لە ڕوانگەی سیاسی نەتەوایەتیەوە خاوەن گرنگی چەندین پەیامی مێژوویە. یەکەم ئەگەرچی لە جیهانی ئەدەبیات و ئەدەبدا زمانی ڕۆمانیان هەڵبەست و بەگشتی هەر نووسراوەیەکی ئەدەبی لای مرۆڤ دۆستان جیاوازی کاریگەری نییە، بەڵام بۆ ئێمەی کورد زۆر غەمبار و کارسەدبارە کە یەکێک لە گەورەترین نووسەران و مەزنترین ئەدەبیاتی جیهان کە سەر بەنەتەوەکەمانە ناچار دەبێت بە زمانی داگیرکەر هونەرەکەی پێشکەش بە کۆمەلگای مرۆڤایەت بکات. ئەو ڕاوتە نیشاندەری ڕاستیەکی دڵتەزێنە لە ژیانی نەتەوایەتی گەلی کورد کە دەبێت وەکو نەتەوەیەکی ژێردەستی هەموو مافە کۆمەڵایەتی و فەرهەنگەکەی لێزەوت بکرێت و تەنانەت بۆ دەربڕینی هەستی دەرونی خۆی بە زمانی نەتەوەی سەردەست و داگیرکەران بدوێت. کێشە لە خودی زمانی نووسراوەکانی یاشار کەماڵ مەزن نییە، بەڵکو ڕاستیەیە کە بەردەوام بوون و شناسی با کۆمەڵی کورد وەکو نەتەوەیەک ئینکار کراوە، جێگای سەرنج و هەوێنی پەرێشانیە. واتە لانیکەم 20 ملیۆن کورد لە باکووری کوردستان نزیک 90 ساڵە تەنانەت ئیجازەیان نەبوو بە زمانی دایکی خۆیان قسە بکەن، چ بگات بەوەی کە بەو زمانە بنووسن و ئەوەش نەک لە هونەری یاشار کەماڵ کەچی لە بەرهەمی دەیان نووسەر و شاعر و هونەرمەندی دیکە ڕنگدانەوەی هەبوو و یاشار کەماڵ تەنیا یەک نمونەی بەرچاوی ئەو سەرکوت و ئینکارەیە. بەڵێ لە خاڵی دووهەم ئەو گۆڕانکاریانەی ئێستا لە تورکیە و سیاسەتی دەوڵەتەکەی بەرامبەر کورد هاتوتاراوە سەلماندی کە چەندەی دێیە ئینکار و هەوڵ بۆ سڕینەوەی شوناسی نەتەوایەتی گەلی کورد لەگەڵ شکستێکی مێژووی بەڕوڕوو بۆتەوە و مقاومەت و بەرخۆدانی گەلی کورد لە بەشی کوردستان هەلومەرجێکی خوڵقاند کە لە ئاکامدا ئانکارا گەیشتە و قەناعەتە چی دیکە ناتوانێت بە سەرکوتو نەکۆڵیکردن لە بوون و شناسی کورد پرسی کورد چارەسەر بکات. واتە بەسڕینەوەی پرسیارەکە ناکرێت خودی پرسەکە لە ناو ببیت و ناچار بۆ کەم یا زۆر و بەدڵ یا بە گەمەدان بە بوونی کورد وەکو نەتەوەیەک دابنێت و هەوڵ بدات ئەو پرسە بە ڕێگای دیالۆگ چارەسەر بکات. بەڕستمیناسینی زمانی کوردی لە ئاست کۆمەلگا و تەنانەت دەنگ و ڕنگ بە زمانی کوردی خەونێک بوو کە هیچ کوردێکی کوردستانی باکوور پێیوانە بوو بێتە دی، بەڵام دیارە دەیان ساڵ خەبات و هەروەها گۆڕانکاری لە هەلومەرجی سیاسی ناوچەوجیهان وای کرد کە لە ئاکامدا دەرگای دیالۆگ بەڕووی کورد و داگیرکەرەکەی بکرێتەوە کە هەڵبەت هیوادارین ڕۆژێک ئەو دانوستانە بگاتە دەرەنجام و کورد لە کوردستانی باکوور بگاتە مافەڕەواکانی. هەواڵێکی دیکە و پێراگەشتن بە ڕەوشی پەروەردە و پێداچوونەوە بە حەقدەست و ویستی سەرەکی مامۆستایانی کورد و ناوچەکانی ئێرانە. کۆبوونەوەی مامۆستایانی قوتابخانەکانی زۆربەی شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات کە پێشتر بانگەوازی بۆ کرابوو ڕۆژی یەکشەممە بەڕێوەچوو. مامۆستایانی ئێران سەبارەت بە دۆخی نالەبار و خراپی پەروەردە و بارهێنان و نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی لە ژیانی ڕۆژانەیاندا ناڕازین و
خوازیاری ئەوان کە دەوڵەت ئاور لە توێژی مامۆستایان بداتەوە. راپۆرتی هاوکارم لەم بارەیەوە ببینن. کۆبوونەوەی مامۆستایانی قوتابخانەکانی زۆربەی شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات کە پێشتر بانگەوازی بۆ کرابوو ڕۆژی یەکشەممە بەڕێوەچوو. مامۆستایانی ئێران سەبارەت بە دۆخی نالەبار و خراپی پەروەردە و بارهێنان و نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی لە ژیانی ڕۆژانەیاندا ناڕازین و خوازیاری ئەوەن کە دەوڵەت ئاور لە توێژی مامۆستایان بداتەوە. بانگەوازی کانونی سنفی لەگەڵ پێشوازی گەرمی مامۆستایانی کوردستان و ئێران بەرەو ڕووبەتەوە و لەو پەیوەندیەشدا کانونی سنفی مامۆستایانی ئێران لە بەیانیەیەکدا پشتیوانی لە مانگرتنی مامۆستایان کردووە. پاش بڵاوکردنەوەی بانگەوازی مامۆستایانی کوردستانی ڕۆژهەڵات و ناوچەکانی دیکەی ئێران بۆ مانگرتنی سەرانسەری ڕۆژی یەکشەممە دەی ڕەشەمە کۆمەڵێکی بەرچاو لە مامۆستایانی قوتابخانەکانی شارەکانی سنە، مەریوان، جوانڕۆ، بۆکان، ساقز، کرماشان و دەوروبەری لە بەردەم پەروەردەی ئەو شارانە مانگرتنێکی بەرینیان ڕاگەیاند. پێڕاگەیشتن بە ڕەوشی پەروەردە و پێداچوونەوە بە حەقدەست ویستی سەرەکی مامۆستایانی کورد و ناوچەکانی دیکەی ئێرانە. هەروەها بەپێی هەواڵێک کە بە ڕۆژهەڵات تیڤ گەیشتووە مامۆستایانی مەریوان بۆ گەشتن بە داخوازیەکانیان کە پێشتر لە چەند خاڵی جیاوازدا بە بەرپرسانی پەیوەندیداریاندا بوو بۆ جاری دووەم بۆ ماوەی 3 کاتژمێر لە بەردەم ئیدارەی ئامۆزش پەروەرشی مەریوان دەستیاندایە مانگرتن. هەروەها بەپێی هەواڵێکی دیکە کە بە دەستمان گەیشتووە ڕۆژی یەکشەممە زۆربەی مامۆستایانی شاری سەقز بۆ بەدواداچوون بۆ ویست و داخوازیەکانیان لە شاری سەقز لە بەردەم پەروەردە و ڕاهێنان کۆبوونەوەیکیان ئەنجامدا کە 2 کاتژمێر درێژەی کێشا. ماڵپەڕی باسنیوز بڵاوی کردوێتەوەکە سەباح شیانی چالاکی مەدەنی و فەرهەنگی لە شاری سنەوە لە لێدوانێکی تایبەتدا بە سەرچاوی هەواڵەکەی ڕاگەیاند. ئەمڕۆ لە کاتژمێر 9 بەیانی زیاتر لە 2000 مامۆستای قوتابخانەکانی سنە بەدەم بانگەوازی مانگرتنی سەرانسەری مامۆستایانی ئێرانەوە هاتن و بۆ ماوەی 2 کاتژمێر لە بەردەم ئیدارەی پەروەردەی سنە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیان ڕێکخست. ئەو چالاکوانە مەدەنیە ئەوەشی ئاشکرا کرد. مامۆستایانی ناڕازی کورد داواکاریەکانی خۆیان لە بەیاننامەیەکی ئەشقاڵیدا خوێندوێتەوە و پاش 2 کاتژمێر مانگرتنەکە کۆتایی پێهاتووە. پێڕاگەیشتن بە ڕەوشی شپرزی پەروەردە، پێداچوونەوە بە حەقدەستی مامۆستایان و لابردنی سیاسەتی هەڵاواردن لە ویستە سەرەکیەکانی مامۆستایانی ئێرانە. هەروەها ڕێکەوتی سی بەفرامبەر و یەکی ڕێبەندانی ئەمساڵ هەزاران کەس لە مامۆستایانی خوێندنگاکانی ئێران لە ناڕەزایەتی دەربڕین بە ئاوڕنەدانەوەی بەرپرسان بە دۆخی بژێوی ژیانیان بە شێوەیەکی هاواهەنگ دەستیاندایە مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایەتی. بەپێی هەواڵەکان هەروەها لە مانگی بەفرانبەردا هەزاران مامۆستای قوتابخانەکانی ئوستانەکانی تاران، ئەلبۆرز، سمنان، سنە، سەقز، مەریوان، فارس و ورمێ کۆبوونەوەی ناڕەزاییان سازداوە و مانیان گرتووە. ئەو مانگرتنە شارەکانی شاهرود، قەزوین، ئیسلامشار، ڕووباتکەریم، شارە قودس، کەرەج، شەهریار، شیراز و بانە و چەند شارێکی دیکەشی لەخۆ گرتبوو. ملادرێژەی بەرنامەی لاپەڕی حەوت لەم ڕۆژانەدا مانگرتن و ناڕەزایەتی دەربڕین زۆربەی بەشەکان و توێژەکانی کۆمەلگای لە ئێران گرتوێتەوە. جگە لە مامۆستایان سەدان و بگرە هەزاران کرێکار و خانەشینکراوی سەنعەتە جۆراوجۆرەکان دەستیان داوەتە مانگرتن و ناڕەزایەتی دەربڕین و تەنانەت هەندێکیان هەوڵیان داوە بەرەو مەجلیسی حکوومەت ئیسلامی بڕۆن و سەرڕایبوونی مەترسی ئەمنێتی دەنگی خۆیان بەگوێی نوێنەرانی بێکەڵکی مەجلیس بگێنن. ئەوەش ئەو ڕاستیە دەسەرمێنێت کە هەلومەرجی ئابووری توێژە جۆراوجۆرەکانی کۆمەلگای گەیشتە ئاستێک کە چی دیکە ناتوانێت بێدەک بمێن و ئامادەن هەموو دەرەنجامە مەترسیدارەکانی قبول بکەن، بەڵام ئەو هەموو زوڵم و قەیرانە چی دیکە تەحمل نەکەن. واتە کۆماری ئیسلامی بە سیاسەتە چەوتەکانی وای کردووە کە ژیانی زۆرینەی خەڵک بگاتە ئاستێکی سەرپەرستی بنەماڵەکانی زیندان و مردن بە باشتر لەو مەینەتی ئێستا وەسف بکەن. لە کاتێکدا 50% ناوەندەکانی گەورەی بەرەمهێنان داخران و شکستیان هێناوە، لە کاتێکدا نزیک بە 30 میلیۆن کەس لە حەشومەتی ئێران بە پێی ستانداردە جیهانیەکان لە ژێرهێڵی هەژاریدان، لە کاتێکدا هەر ڕۆژ بەشێک لە کرێکارەکان لە کارەکانیان دوور دەخرێنەوە، لە کاتێکدا حکوومەت ئیسلامی بە تەواوی هێزەوە پاڵپشتی لە کارفەرما دەکات، لە کاتێکدا مامۆستایان وەکو یەکێک لە پڕبایەخترین توێژەکانی کۆمەلگا لەگەڵ هەژاری و برسێتی دەستەویەخەن و تەنانەت کەرامەتیان پێشەل دەکرێت، لە کاتێکدا حەقدەستی زۆربەی بەشەکان چەندین مانگ بۆ دوا دەکەوێت و دەوڵەتی ناوەندی بە هیچ شێوەیەک وەڵام دەرەوە نییە و هەر جۆرە ناڕەزایەتێکی جەماوەری تۆمەتی دژایەتی لەگەڵ نیزام و ئاسایشی نەتەوایەتی دەخاتە پاڵی،
چۆن دەبێت چاوەڕوان بین خەڵکو و لەوانە مامۆستایان بێدەنگ بن و لەژێر قورسایی ئەو مینەتیە پشتیان نەچەمێتەوە و دەنگی ناڕەزایەتی خۆیان بەرز نەکەنەوە. هەموو ئەو ئێش و ئازارە لە کاتێکدایە کە کۆماری ئیسلامی تەنیا یەک خەون و سەودای هەیە، ئەویش بەردەوامبوونی بەرنامە ئاتۆمەکەی و گەیشتن بە چەکی ئەتۆمیە. ئەگەرچی پێدەچێت لەو ئامانجەشی خەریکە تووشی شکستێکی مێژووی دەبێت. هەواڵێکی دیکە و لە کۆبوونەوەی ڕێبەری کۆمەڵە و حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا کۆمەڵک بەخس و تەوەری گرنگی ئەمڕۆی ئێران ناوچەکە و هاوکاری نێوان هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات بە وردی تاوتوێ و ئاڵوگۆڕی بیرۆڕایان لەسەرکرا. ڕێکەوتی 13 ڕەشەمەی 1393 هەتاوی هەیئەتێکی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە سەرپەرشتی بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە سەردانی دەفتەری سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیان کردو لەلایەن هەیئەتێکی حیزبی دموکرات بە سەرپەرشتی بەڕێز مستەفا هێجری سکرتێری گشتی پێشوازیان لێکرا. لە میانەی سەردانەدا پرسی ئێران بەگشتی لە ڕووی سیاسی ناوخۆیی و ئابووریەوە هەروەها بزوتنەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات پەسی ڕێکەوتی نێوان ئێران و ئامریکا و دەرەنجامەکانی ئێدامەکانی ئەم دویانە لە ئاستی ئێران بەگشتی و کوردستان بەتایبەتی و مانگرتنی معالیمان قسەی لەسەر کرا و هەردوو لە هاوڕا بوون لەسەر ئەوەی کە ئێران هەر کات جۆرێک لە کرانەوەی بەرامبەر بە دەرەوە هەبوو بێت گوشار و سەرکوتەکانی لە ناوخۆ زیاتر پەرەپێداوە. راپۆرتێک لەم بارەیەوە. ڕێکەوتی 13 ڕەشەمەی 1393 هەتاوی هەیئەتێکی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە سەرپەرشتی بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە سەردانی دەفتەری سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیان کردو لەلایەن هەیئەتێکی حیزبی دموکرات بە سەرپەرشتی بەڕێز مستەفا هێجری سکرتێری گشتی پێشوازیان لێکرا. لە میانەی ئەو سەردانەدا پرسی ئێران بەگشتی لە ڕووی سیاسی ناوخۆیی و ئابووریەوە هەروەها بزوتنەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات پرسی ڕێکەوتنی نێوان ئێران و ئەمریکا و دەرەنجامەکانی ئێعدامەکانی ئەم دوایانە لە ئاستی ئێران بەگشتی و کوردستان بەتایبەتی و هەروەها مانگرتنی معالیمان قسەی لەسەر کرا و هەردوو لە هاوڕا بوون لەسەر ئەوەی کە ئێران هەر کات جۆرێک لە کرانەوەی بەرانبەر بە دەرەوە هەبوو بێت گوشار و سەرکوتەکانی لە ناوخۆ زیاتر پەرەپێداوە. لە کۆبوونەوەی ڕێبەری کۆمەڵە و حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا کۆمەڵێک باس و تەوەری گرنگی ئەمڕۆی ئێران ناوچەکە و هاوکاری نێوان هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات بە وردی تاوتوێ و ئاڵوگۆڕی بیرروڕایان لەسەر کرا. لەو دانیشتنەدا باسەکانی پەیوەندیدار بە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتنی داعش و ئەو شەڕەی کە ناوچەکەی گرتوێتەوە و پرسی کورد لە پارچەکانی دیکەی کوردستان درایە بەرباس. لەم باسەدا هەردوولا لەسەر ئەو باوەڕە بوون سەرەڕای شەڕفرۆشتنی داعش بە هەرێمی کوردستان و زیانەکانی، بەڵام کورد توانیوێتی کەڵکیشی لێ وەرگرێ و ناوناوبانگی پێشمەرگە و کورد لە دنیای دەرەوە ڕێزی لێ بگیرێ و ئەو گۆڕانکاریانە دەستکەوتی سیاسی بۆ کوردیش تێدا بووە. لە هەمان کاتدا نفوس پەیداکردنی کۆماری ئیسلامی وەک دەوڵەتێکی ئاژاوەگێر لە عێراق و ناوچەکە بە خەتەر و جێی نیگەرانی لێکدرایەوە. هەیئەتی کۆمەڵا هەر لەو دانیشتنەدا هەڵکوتانە سەر بنەماڵەیەکی حیزب و ئەزیەت و ئازاری کەسانێکی دیکە لە کەمپی ئازادی لەلایەن ئاسایش و پۆلیسی شاری کۆیا کە ڕۆژی پێشتر ڕوویدابوو محکوم کردو بە کارێکی نەشیا و جێی نیگەرانیان وەسف کرد. لە باسەکانی پەیوەندیدار بە هاوکاری نێوان حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات وێڕای جەختکردنەوە لە پەرەپێدانی ڕێکەوتنامەی نێوان هەردوولا هاوکاری زیاتری نێوان لایەنە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات لەم هەلومەرجەدا بە گرنگ زانرا و هەردوولا لەسەر کاری هاوبەشی نێوان هێزەکان پێداگریان کرد. بەڵە خۆشەویستان، کاتێک زیاتر 2 ساڵ لەمەوە پێش ڕێکەوتنامەی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و حیزبی دموکراتی کوردستانی ئێران واژۆکرا لەگەڵ شەپۆلێک لە دشکردەوەی تند و سەرسوڕهێنەری هەندێک لایەنی ئێرانی و ناوەندخواز بەڕووڕوو بوو تا ئەو جێگایە کە هەر کەسە و هەر لایەنێکیان هەوڵی دەدا پێشی لەوەی دیکەیان بگرێت و ئەو دوو حیزبە تۆمەتبار بە جوداخوازی یان تەزیە تەڵەبی بکەن. هەڵبەت ئەو دشکردەوانە زۆری جێگای نیگەرانی نەبوون و بە پێچەوانەوە نیشانەیەکی ئەرێنی بوون. ئەو هاتوو هەرا سەیر و سەمەرەی ئەو هێزە پاوەنخوازانە ئەو ڕاستی نیشان ئەدا کە لەلایەک کورد وەکو بەهێزترین مەکۆی خەبات دژی کۆماری ئیسلامی ڕەچاو دەکرێت و گەلەکەمان لە کردەوەدا خاوەن پێگەیەکی بەهێز و بەرچاوە لە هاوکێشەکانی ئێراندا و
لەلایەکی دیکەوە ڕوونی دەکردەوە کە کۆمەڵە و دموکرات وەکو دوو هێزی هەڵقوڵاو لە ناخی کۆمەلگای کوردستان سەرڕای پرۆپاگەندەی نەیارانیان کاریگەری تایبەتیان هەیە لەسەر پرسەکانی پەیوەندیدار بە داهاتووی ئێران. بەڵام لەم هەلومەرجەدا گرنگ ئەوەیە کە ئاستی ئەو هاوکاریانە بە تایبەت لە کردەوەدا پەرە بستێنێت و پرسە تایبەت و گرنگەکان لە خۆ بگرێتەوە. بە تایبەت ئەوەی کە ناوچەکە بەرەو گۆڕانکاری دەڕوات و لە کاتی ئێستاشدا لەگەڵ ئاڵۆزی و قەیرانی چەند لایەنە بەرەڕوویە و کوردی ڕۆژهەڵات دەبێت خۆی بۆ هەر ڕووداوێک و هەر پێشهاتێکی لە ناکاو تەیار بکات کە ئەوەش تەنیا بە یەکدەنگی و یەکگرتووی نێوان هێزە کوردستانەکان دەکرێت. بۆیە لە کاتێکدا کە کۆماری ئیسلامی بوونی سیاسی و سەربازی خۆی لە ناوچەکە پەرەداوە و هەر ڕۆژێک بە دوای پلانێک دژی حیزبەکانی ڕۆژهەڵاتە و ئەو دوو حیزبە سەرەکیت دەبێت بە خێرایی ڕێگاچارەی پێویست بگرنە بەر و نەک خۆیان ئامادە بکەن بۆ ڕووداوی لە ناکاو کەچی بە یەکدەنگی و کاتی هاوبەش کاریگەری چالاکیان هەبێت لەسەر ڕەوتی ڕووداوەکان و نەهێڵن کۆماری ئیسلامی لە ئاڵۆزی ناوچەکە کەڵکی تایبەت وەربگرێت. بە هەر شێوە مێژوو سەلماندوویە هەر کاتێک کورد بەرەو یەکدەنگی و یەکگرتووی هەنگاوی ناوە زۆر بە خێرا دەرەنجامەکەی دیوە و ئێستاش خەڵکی کوردستان لە دوو حیزبەکەی خۆیان چاوەڕوانی ئەوە دەکەن کە لەو پێناوەدا هەنگاوی جددی و کارامەتر بنێن. وەکو دوایین بڕگەی بەرنامەی لاپەڕی حەوت گروپی تۆرەسی داعش لا سێ ناوچەوە هێرشیان کردە سەر سامەرا و لەگەڵ هێزە شیعەکاندا تێکەڵچوونیان بووە. ئەو تێکەڵچوونانە چەندین کوژراوە برینداری لێکەوتوێتەوە. سامەرا یەکێک لە سەرەکی ترین شارە مەسەبی و شیعانشینەکانی عێراق بە ئەژمار دێت. ڕۆژی شەمە 28 فەوریە چەکدارانی دەوڵەتی ئیسلامی هێرشیان کردە سەر شاری سامەرا لە پارێزگای سەلاحەدین. بەرپرسانی ئەمنیەتی ئەو شارە و هەروەها شاید حاڵان بازەوە دەکەن کە هێرشەکە کاتژمێر 5:30 دقەی سەر لە بەیانی دەستی پێکردووە. دوو خۆکوژی ئەندامی داعش ماشینەکانی خۆیان لە یەکێک لە ناوچەکانی باکووری شاری سامەرا تەقاندوێتەوە و تێکەڵچوون لە نێوان ئەوان و هێزە شیعەکان دەستی پێکرد. ڕاپۆرتی هاوکارم لەم پەیوەندەدا ببینن. گروپی ترۆریستی داعش لە سێ ناوچەوە هێرشیان کردە سەر سامەرا و لەگەڵ هێزە شیعەکاندا تێکەڵچوونیان بووە. ئەو تێکەڵچوونانە چەندین کوژراوە برینداری لێکەوتەوە. سامەرا یەکێک لە سەرەکی ترین شارە مەسەبی و شیعەنشینەکانی عێراق بە ئەژمار دێت. ڕۆژی شەمە 28 فێڤریە چەکدارانی دەوڵەتی ئیسلامی هێرشیان کردە سەر شاری سامرا لە پارێزگای سەلاحەدین. بەرپرسی ئەمنیەتی ئەو شارە و هەروەها شاید حاڵان باز لەوە دەکەن کە هێرشەکە کاتژمێر 5:30 دقەی سەر لە بەیانی دەستی پێکردووە. دوو خۆکوژی ئەندامی داعش ماشینێکی خۆیان لە یەکێ لە ناوچەکانی باکووری شاری سامرا تەقاندەوە و تێکەڵچوون لە نێوان ئەوان و هێزە شیعەکان دەستی پێکرد. بەپێی راپۆرتی هەواڵنێری ڕۆیترز هەزاران کەس لە هێزە شیعەکانی ناسا و بە حەشتی شەعبی یا کومێتەی بەسیجی خەڵکی لە شاری سامرە و ناوچەکانی دەوروبەر بۆ بەرگریکردن لەو شارە گرنگەی عێراق کۆبوونەتەوە. بەرپرسی پۆلیس بە هەواڵنێری ئاسۆشێتد پرسیان ڕاگەیاندووە ڕێژەی کوژراوەکانی ئەو هێرشە 9 کەسە. هەر لە عێراق لە کاتێکدا کە ڤیدۆ و ڕسمەکانی هێرشی تێکدەرانەی ئاسەوارە کۆنەکانی موزەخانەی مووسڵ بەدەستی هێزەکانی دەوڵەتی ئیسلامی لە زۆربەی کاناڵ و سایتە ئینترنێتیەکانی هەواڵنێریەکاندا بڵاو دەبێتەوە، سەرۆکوەزیرانی عێراق کاردانەوەی نیشان داوە بەرامبەر بەو کردەوەی داعش. حەیدەر عیبادی هێزەکانی داعشی وەک ترۆریستەکانی نمادی و وەحشیگەری ناو لێبردووە و وتی بەرپرسانی حکوومەتی عێراق ئاگادارن کە داعش هەموو پەیکەرە بەنرخەکانی ئەو موزەخانەیەی لە ناو بردووە و دەیهەوێت ئاسەوارەکانی ناو موزەخانەکە بفرۆشێت. فرۆشتنی ئاسەوارە کۆنەکانی سووریا و عێراق لە پاڵ فرۆشتنی نەوت و تاڵانکردنی دارایەکانی بانکەکانی ئەو ناوچەیە لەژێر دەستی داعشدان. سەرەکی ترین ڕێگەکانی دابینکردنی سەرچاوی ماڵی گروپی ترۆریستی داعشن. سەرۆکوەزیرانی عێراق کۆمەلگای نێونەتەوەی بانگهێش کرد بۆ ئەوەی بە شوێن ڕێگە چارەیەکدا بن بۆ ئەوەی ئاسەوارە کۆنەکان و شۆناسی کولتوری عێراق لە ناو نەچێت. عیبادی هەروە پێداگری دەکات کە حکوومەتی عێراق ڕیزی ئاسەوارە کۆنەکانی دروست کردووە و ئەو ئاسەوارانە بۆ هەر شوێنێک بڕوات حکوومەتی عێراق لە ڕێگەی یارمەتیە نێونەتەوەیەکانەوە بە شوێنیان دەکەوێت و بەرەنگاری کەسانی تاوانبار دەبێتەوە. لە گرتەیەکی ڤیدۆییدا کە بڵاو کراوەتەوە چەکدارانی گروپی ترۆریستی داعش بە چەند ئامێر وەکو پیک و چەکۆش چەند پەیکەرێک دەشکێنێکە مێژووی هەندێکیان دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ لەوە پێش.
مێژوو یەکێ لە پەیکەرەکان کە لە مۆزەخانەی نینەوەی مووسڵ دەپارێزرێت دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئاشووریەکان و یەکێک لە کۆنترین پەیکەرەکانی جیهان بەژمار دێت. وتەی کۆتاییمانەوەیە زۆرێک لە کارناسانی سیاسی لە باوەڕدان کە زۆر دژوارە چی دیکە عێراق بە یەکپارچەیی و واوەکو یەکەیەکی سیاسی یەکگرتو بمێنێتەوە. لانیکەم هەرگیز ناگەڕێتەوە بۆ پێش دەی ژوان و داگیرکردنی مووسڵ لەلایەن داعشەوە. ئەگەرچی داعش وەکو هێزێکی دژە ئینسانی کە نوێنەرایەتی تاریکترین بیرۆکە و باوەڕی مێژوو دەکات لەم سەردەمەدا، بەڵام ڕاستی ئەوەیە کە ئەو هێزە و سەرهەڵدان و پێشکەوتنی لە عێراق و ناوچە لەلایەک بەرهەمی هەڵەیەکی مێژوویە و لەلایەکی دیکە دەرەنجامی سیاسەتی دوور لە ئەخلاق و نادروستی ڕژیمەکانی ناوچە لەوانە دەوڵەتەکانی ئێران و سووریا و عێراقی شیعەیە. لە دوای شەڕی یەکەمی جیهانی کاتێک بریتانیا و فەرەنسا دەستیاندایە گۆڕانی نەخشەی سیاسی هەرێمەکە، تەنیا بەرژەوەندی خۆیان و ئاسانترکردنی کۆنتترۆلی سەرچاوە نەوتەکانی ناوچەکان لەبەرچاوگرت و ڕاستیە ئاینی و نەتەوایەتەکانیان هەرگیز ڕەشاو نەکرد. ئێستا دوای 100 ساڵ جیهان خەریکە دەگاتەوە قەناعەتە کە ئەو شێوە لە دروستکردنی چەندین وڵاتی نوێ لەسەر هیچ بنەمایەکی ئەقلانی هەڵەیەکی کوشندە بۆ خەڵکی ناوچەکە و تەنانەت بۆ جیهان بووە و هەر ئەو شێوە لە دابەشکردن بووە بەهۆی ئەوەی کە لە ماوەی 100 سەدەی ڕابردوو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕات هەرگیز سەقامگیری و ئاشتی بەخۆیەوە نەبینێت. نەک داعش بەڵکو دەیان گروپی دیکەی تۆرۆریستی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەرهەمی ئەو دابەشبوونە هەڵەیە کە جگە لە نایەکسانی و دیکتاتۆری و سەرکوت هیچی بەدواوە نەبوو کە نمونونەکەی لە عێراق دەبینین. لە سەردەمای پێش 2013 کەمینەی سوننا بە تەواو هێزەوە زۆرینەی شیعەی دەچەوساندەوە و دوای ئەوە شیعەکان کە داخل لە دڵ بوون هەوڵیاندا هەموو ئیش و ئازارەکانیان قەرەبوو بکەنەوە. لە ڕاستیدا دوای سەددام کە خەڵک و ڕای گشتی جیهان چاوەڕوانی ئەوە بوو دموکراسی و پێکەوە ژیانی ئاشتیانە لە عێراق سەقامگیر بێت، بەداخەوە توندڕەوی و پاوانخوازی شیعەکان کە هۆکاری مێژووی هەبوو لەلایەک و دەستێوەردانی وڵاتانی ناوچەکە و بەتایبەت کۆماری ئیسلامی ئێران لەلایەکی دیکە بوو بەهۆی ئەوەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاگری شەڕی ناوخۆیی و فیرقەیی لە وڵاتە گەشتر بێت و لە کۆتاییدا بەستێن و سەرهەڵدانی هێزێکی دڕندا وەکو داعش ئامادە بکرێت. ئێستاش زۆرێک لە لێکۆڵەران لەسەرەوە باوەڕەن عێراق چی دیکە ناتوانێت وەکو جاران بە یەکگرتووی بمێنێتەوە و هەوڵەکان لەوانەیە لە ئاکامدا شکست بێنێت و سێ پێکاتەی سوننە و شیعە و کورد هەریەکیان بەڕێگای خۆیان دابڕۆن. بەڵە بەڕێزان بەم شێوەیە بەرنامەکەتان پێشکەشکرا. هیوادارم کە جێگای ڕەزامەندی ئێوە بەڕێز ببێت تا بەرنامەیەکی دیکە کاتخۆش.